بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت ئەو دیمەنی دەبینن ئەوە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەشداری کرد لا پرسەی خوا لێخۆش بوو ڕۆژنامەنووس بەڵەن ساڵح کە هاوکات برای دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری پێشووی عێراقا وەک لە وێنەکاندا دەبینن باڤڵ تاڵەبانی بەشداری پرسەکەی کە لە ئێستادا پرسەکەی بەجێهێشت بەڵێ وەک دەبینن باڤڵ تاڵەبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان سەر ئۆتۆمبیلەکەی دەکەوێت وە هۆڵی پرسەکە بەجێ دەهێڵێت کە پرسەی خوا لێخۆش بوو ڕۆژنامەنووس بەڵەن ساڵح بوو کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سی ئادار کە هاوکات و لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز کۆچی دوایی کرد کە هاوکات برای دکتۆر بەرهەم محمەد ساڵحە بڵێ ئەوەی دەیبینەوە کاروانی ئۆتۆمبیلەکانی باڤڵ تاڵەبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستانە کە بەشداری کرد لە پرسەی خوا لێخۆش بوو ڕۆژنامەنووس بەڵێن ساڵح کە هاوکات برای دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری پێشووی عێراقا کە ئەمڕۆ لێرەدا لە هۆڵی پرسە و بۆنەکانی مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە سلێمانی پرسەکەی بەڕێوە دەچێت و چەندین کەسایەتی گرنگ لە سیاسی لە حزبی بەشداری پرسەی خوا لێخۆش بوو بەڵەن ساڵحیان کردووە بەڵێ لە ئێستادا چەندین بەرپرسی دیار لە ژوورۆن لە هۆڵی پرسە و بۆنەکانن بۆنە ئاینەکانن لەوانە دەرباز کۆسڕە ڕەسوڵ و قوبا تاڵەبانی جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و محەممەدی حاجی مەحموود سکرتێری گشتی حەزبی سۆسیال دیموکراتی کوردستان کە لەلایەن دکتۆر بەرهەم محمەد ساڵح سەرۆک کۆماری پێشووی عێراقەوە پێشوازیان لێ دەکرێت عروس يارا بلن صلاح بقرروا مستعدي دردم شو دي كاك بقرروا براكم بقرروا كسجة بقرروا خارجة باشا بقرروا مجال زور بقرروا كاك تقول لي حش من النظرة إلى مشكلة شو